سڵاوتان لەبێ. بەڕێبانی ئەمڕۆ هێزانەکانی میسر لەیان کوتای ئەسەر هەردوو گۆڕەپانی نازە و ڕەبیع عەدەوی لە قاهیرە و باهۆیەوە بە پێی ئامارەکانی لیژنەکانی تەندروستی لە گۆڕەپانی ڕەبیع عەدەوی تا ئێستا 120 کەس کوژراون و زیاد لە 5000 کەسی تریش بریندار بوون. وەزارەتی ناوخۆی میسر بە مەبەستی چۆڵکردنی هەردوو گۆڕەپانی نازە و ڕەبیع عەدەوی لە لایەنگرانی مرسی بەرەبانی ئەمڕۆ لەیان کوتای ئەسەر هەردوو گۆڕەپانەکە و لە ئەنجامدا گۆڕەپانی نازە بە بەکارهێنانی هێز بە لایەنگرانی مرسی چۆڵ کرا. لە سەرەتای مانگی تەمووزەوە تا ڕۆژی جەژن لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 82,000 سەراژەڵی بچووک و نزیکەی 12,000 سەراژەڵی گەورە ڕەشەوڵات سەربردراون. دانیشتوانی پارێزگای سلێمانی زۆرترین گۆشتی سوور دەخۆن. ئازادخۆشنەوە بەڕێوەبەری ڕاگەیاندنی بەڕێوەبەرەتی سامانی ئاژەڵ و ڤێتەرنەری هەرێمی کوردستان بێناڕتی ڕاگەیان لە سەرەتای مانگی حوتەوە تاوەکو ڕۆژێک پێش جەژنی ڕەمەزانی پیرۆز لە کۆشتارگەکانی ئاژەڵ لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 82,000 سەراژەڵی بچووک و نزیکەی 12,000 سەر ڕەشەوڵات سەربردراون. وتەبێژی دەستەی گەشتوگوزاری هەرێم ئاماری سەردانیکردنی گەشتیارانی لە ڕۆژانی جەژنی ڕەمەزاندا بۆ هەرێمی کوردستان ئاشکرا کرد و باپی ئەمارەکە 316,000 گەشتیار لە ڕۆژانی جەژندا سەردانی هەرێمیان کردووە و با بەراورد بە ساڵی ڕابردووش ڕێژەکە بە لە 21 زیادی کردووە. نادڕۆستی بە هێنارتی ڕاگەیان زۆربەی گەشتیارەکان لە ناوەڕاست و باشووری عێراقدا هاتوون و لە دوایەوەش لە وڵاتە دراوسێکان و لە فڕۆکەخانەکانەوە. کوتلەی ئەحراری سەربەڕەوتی سەدر ڕاگەیان لێدوانەکانی نووری مالکی سەرۆکی حکوومەت دەرباری وازیرانی موختەدا سەدر لە ژیانی سیاسی بەنابەر پرسیارانە لە قەڵەمدا و بە خۆشکردنی ئاگری فیتنەی تایفی ناوی دەبات. ئیمان موسەوی پەرلەمانتاری کوتلەی ئەحراری سەربەڕەوتی سەدر لە کۆنفرانسێک ڕۆژناموسیدا ڕاگەیان لێدوانەکانی حەدنان فەتلاوی دەرباری موختەدا سەدری سەرۆکی ڕەوتەکان نابەرپرسانەیە و سەدر زۆر لەوە پاکترە کە تۆمەتی یاڕاستە بکرێت. وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕاگەیان توندوتیژەکانی ناوخۆی سووریا کاریگەری نێگەتیڤی دەبێت لەسەر عێراق، ئەویش بەهۆی گواستنەوەی چەک لە نێوان سنوورەکانی هەردوو وڵاتدا کە زۆر ئاسانەوچیان پێدا دەکرێت. ماریار بدەپێشی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕاگەیان باردۆخی ناوخۆی سووریا دەبێتە مای توندکردنی نارامیەکانی ناوچەکە و ئاماژەی بۆ کرد زۆرێک لە چەکدارەکانی ناوخۆی وڵاتە دواتر دەبنە کەسانی خۆکوژ هەروەکو چۆن پێشتر ئەو دیاریدەیە لە عێراقدا هاتە ئاراوە. وەزارەتی گەیاندنی عێراقی ڕاگەیان خستنە ڕوو لە 14 کۆمپانیای جیهانیەوە پێگەشتووە و بۆ دروستکردنی مانگێکی دەستکری عێراق واشکرای کرد کە لە پرۆژەکەدا لە کۆتایی ئەم ساڵ دەست پێکات دوایەوەی باشترین خستنە ڕووتێیدا دەستیشان دەکرێت. تۆڕان موفتی وەزیری گەیاندنی عێراقی لە لێدۆنێکی دەمواڵپەڕی مەداپرێز ڕاگەیان 14 کۆمپانیای جیهانی خواستی خۆی پێشکەش بە وەزارەتەکەیان کردووە بۆ بنیادنانی پرۆژەی مانگێکی دەستکردی تایبەت بە عێراق و لە کۆتاییشدا یەکێک لەو خستنەڕوانی ئەو 14 کۆمپانیایان هەڵدەبژێردرێت بۆ دەستپێکردنی پرۆژەکە. وەزارەتی کارەبای عێراقی ڕاگەیان ڕێژێکی چاوەڕوان نەکراو لە بەرهەمهێنانی وزەی کارەبا زیادی کردووە و کۆی بەرەنگەیشتۆتە 11,000 مێگاوات کە بەوەیەوە دەتوانرێت بڕی پێدانی کاتژمێرەکانی کارەبا بەرز بکرێتەوە بۆ 18 کاتژمێر. مەسعەب مودەڕیز وتەبێژی وەزارەتی کارەبای عێراقی بە ماڵپەڕی مەداپرێسی ڕاگەیان ماوەی 2 ڕۆژە ئاستی بەرهەمهێنانی کارەبا بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو زیادی کردووە و بڕەکەی بەرز بۆتەوە بۆ 11,250 مێگاوات کە دەتوانرێت باوەیەوە بڕی 16 بۆ 18 کاتژمێر کارەبا بۆ هاوڵاتیان دابین بکرێت. لە پچراوانی حکوومەتی ئەمە ڕاگەیان لە ئەنجامی هێرشێکی نوێی فڕۆکەیەکی بە فڕۆکەوانی ئەمریکا بۆ سەر ئۆتۆمبیلێک لە پارێزگای شەبۆی باشووری یەمەن دوو ئەندامی ڕێکخراوی قاعیدە کوژراون. لە پچراوێکی حکوومەتی ئەمە ئاشکرای کرد لە وێرشەدا ئۆتۆمبیلەکە بە تەواوی تێکشکاوە و هەردوو سەرنشینەکەی کوژراون کە سەر بەڕێکخراوی قاعیدە بوون. لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا و لە چوارچێوەی ئەو هەڵبەتەی کە دەکرێتە سەرەندامانی ڕێکخراوی قاعیدە لە یەمەن تا ئەمڕۆ 73 کەس کوژراون کە زۆربیان سەر بە باڵی ڕێکخراوی قاعیدە بوون لە دوورگەی عەرەبی. کورتەیەک لە هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد بن.